تەوەرێکی تری بەرنمەکە دەست پێ دەکەین کە ئەویش بابەتێکی گرنگە بابەتێکی ینیەوەی کە خزمەت گوزاریە و هەم بابەتێکی شەپەیوەستە بە ژینگەی هەرێمی کوردستانەوە بێگومان لە پێناو پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان و ژینگەی ناوچەی دەڤەری ڕاپەڕین و ڕانیە لە ڕۆژانی جەژنە کارمەندانی یاخود پۆلیسی دارستانی ڕانیە بە بەردەوام لە ئەرکدان بۆ ئەوی کە بتوانن زیاتر کۆنتترۆلی ناوچەکە بکەن لە ڕووی ئەوەی کە تێکدانی ژینگە یاخود ڕاوکردن یاخود ئەو کارانی کە هەندێک جا لەوانەیە گەشتیاران لەو ناوچانە پێی هەڵبسنووە دژی یاسابێت بۆی ئەوان بتوانن کۆنتترۆلی ئەم بابەتانە بکەن بە بەردەوامی لە ڕۆژانی جەژنیژە ئەم کارە دەکەن و ڕاوماسیش خۆتان نەزانیسا لە ماوەی قەدەغی ڕاوەماسیین لەبەرەوە بۆ ئەو بابەتەش ئەوان چاودێری دۆخەکە ئەکەن و ئەشیانەوێ هەم کۆنتترۆلی ئەو گەشتیارانەشکەن کە ڕوو لە ناوچای لە سەیرانگاکانی ئەو ناوچەیە دەکەن ئێمە بۆ ئەوەی کە زیاتر قسەکەین لەسەر ئەو بابەتە و زانیاری وەربگرینەوە بزانین چالاشەکانی ئەوان چیە لەم ڕۆژانەیە ئەمید شۆڕشکاکە بەڕێوبەری پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین لەگەڵمانە ڕاستە و خۆ لە کاک شۆڕش ئەم کاتت باش و سڵاو لێبێ و جەژنیش لە تۆ لە سەررجەم کارمەندان و پۆلیسی دارستانی ڕاپەڕین پیرۆز بێ من ئەمێ سەرەتا بزانم ئێوە لە ڕۆژانی ترا ینی هەر بەردامن لە کارەکانتانە لە جەژنە زیاتر سەرنجتان نەچێتە سەرچی یاخود زیاتر کارەکان لە چیا چڕەکەنەوە بەڵێ بەیانیتان باش و جەژنی ڕەمەزان لە ئێوەش و لە هەموو لایەک پیرۆزبی بە تایبەتی لە هێزی پێشمەرگە و لە هەموو هێزەکانی ناوخۆ کە بەو جەژنە لە جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکاندانا بەڵێ ئەمە ئەو ساڵەکە هەر دە ڕۆژ زووتریش بەخۆکەوتین و بڕیاردرا لەسەر قەدەغەکردنی ڕایەوەکە ئەوە بوو جەژنیش و ڕەمەزانیشی کەوتە بەر تەنها هەر جەژن بۆ ئێمە قورس نەبوو تەقریبەن ڕەمەزانەکەش هەر ناخۆش بوو لەبەرەوەی بە زمانی بەڕۆژی و بە تایبەتی لە 1990 ئەفسەر و کارمەندەکانمان هەر بە ڕۆژوش بوونە و هەم لە ئەرکدابوونە تاوەکو بەرە بەیان هەتاوەکو پاشیویش لە ئەرک و لە وازیب دابوونە بەو جەژنەش بە هەمان شێوە ئێستاکە وەکو دەبینیە هەبۆ خۆشمان هاتووینە سەردانیان دەکەین دوێنێ کەشە چەند ئەفسەرێکمان هاتن سەردانی هەموو ئەو خاڵانەیان کرد لەبەرەوە ئیشەکانمان قورستر دەبێتن بەهۆی هەندێک خەڵک ئەو کاتە دەقۆزێتەوە و بە فێری سەیرانگا و بە فێڵی کە دێتە دەرەوە لە شوێنکە دێ قوڵاب دەهاوێ و تۆڕ دەهاوێ و ئیتر دەست دەکاتم بە ڕای ماسی لەبەر ئەوە بەڕاستی ئەو چەند ڕۆژێ ئەرکمان زۆر گرانتر دەبیتن لە ڕۆژانی پێشتر باش ڕێژەی سەرپێچی کاران ئەوەی کە ئێوە تۆمارتان کردووە کاتی ڕەمەزان و ئێستاش دوێن یەکەم ڕۆژی جەژن بووە ینی ڕێژەکە زۆرە سەرپێچی کار هەیە بەڵێ سەرپێچکار زۆرە بەڕاستی ینی بە شێوەیەک ئەم ساڵەکە برین ئێستاکە دوی پێنج دەکاتن تقریبا مانگونی یەکمان مایە لە فترە ئەو مانگونیوە و دە ڕۆژیش پێشووتر ئەو سارەکە وەرزەکە دەستی پێکرد ئێمە 66 تومەتبارمان گرتووە 66 ڕاوچی کە لە کاتی ڕاوکردن و بە ماسیەوە گیراوە بە تۆڕەوە بە ئەسبابەوە گیراون دەستگیر کراون و دراونەتە دادگا و 20 تومەتباری تریش کە هەر هاوکاری ئەوانەی تربوونەیە هاواڵیان بوونە هەڵاتونە لە دەست پۆلیس و ئەفسەرەکانمان فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە هەشت کەس تومەتبار دەستگیر کراوە لەو فترەیە کە وەرزی قەدەغەی ماسیەکەەوە ڕێژەیەکی زۆرە بەڕاستیمە ئەسەنە حەزمان لێ نەبووە بەو ڕەمەزانە و بە نزیکی جەژن و جەژندا ئەو خەڵکانە ڕوبەڕووی دادگا بنەوە بکەونە بەندی خانەکانەوە و ماوادەکانیش ینی غەواس و تۆڕ و
ماتۆرسکل ینی نزیکەی 10 ماتۆرسکلمان گرتووە 2 سیارە قوڵاب بە سەدان قوڵاو و تۆری ئەنواع تۆڕ ینی تۆری شەدا هەیە تۆری ساسمە هەیە لەبەرەوەی ماسی دێتە ئەو تەنکاوانە دێتە ئەو شوێنانە گەرا دادەنێتن لەو کاتانەدا ئەو فرسەتە دەقۆزنەوە دێن ڕاو دەکەن لەبەر ئەوە بە ئەمەش داوا لە هاوڵاتیان و لە هەموو لایەک دەکەین کە ئەو فترەیە ئەو هاوکاری ئێمە و هاوکاری خۆیان و هاوکاری پاراستنی و سامانە گشتێ بن و پارێزەری ژینگە بن ئەو هەر یەک ماسی کە چەند چێلۆیە گەڵادادەنێت ئەو گەرایە هەر 1 کیلۆ تقریبا 1 ملیۆن گەرایەوە بە پێی پسپۆڕان و علمی و زانستەکەیەتی 1 کیلۆی 1 ملیۆن گەرا ماسی دادنێتن جا وەرە سیر کە چەند دەتوان برن بە هەزارەها کیلۆ گەرا دادەنرێت لەو ناوچانە سامانە چی ماسی لێ بکەوێتەوە ئەگە ئەو خەڵکە هاوکار باشە کاک ئەمید شۆڕش ئێوە ماسووی مردوو ئەو کەسانی کە ئەم کارەکەن چ ڕێکارێکی یاسایی بەرامبەریان ئەگیرێتە بەر لەگەڵەوەشە ئەو بڵێن کەرەسانی کە بەکاری ئەهێنن بۆ ڕاوە ماسیەکە تا چەند مەترسیدارە بۆ لە ناوچوونی ماسیەکان ڕاخۆی هەر ڕاوکردنەکە پێشە مشتشی مەترسیدارترین شتە لەو کاتەدا ڕاوکردنەکەی وەکو گوتم ماسیەک ڕاو دەکەن بڵێ بە ملیۆنەها ماسی ڕاو دەکەن یەک ماسی برێ بە ملیۆنەها ماسی ڕاو دەکەن لەبەرەوە گەرایە ناهێنێ گەرایدانێت ئەو گەرای 1 ملیۆن ماسی دەکەێت هەر خۆی لە خۆیدا مەترسیدارە ئەمە هەر ئەو تومەت بارانش کە دەستگیر دەکرێن ڕوبەڕووی دادگایان دەکەینەوە ڕوبەڕووی دادگایان دەکەینەوە بە پێی یاسا ڕاگیر دەکرێن دەستگیر دەکرێنی تر بە پێی ئەو ڕاوە و بە پێی ئەو کەرستانی کە ڕاوی کردووە تەوقیف دەکرێتون دوای چەند ڕۆژێک ئازاد دەکرێت بە کەفالەت کە خەڵکانێک هەیە بۆچی ئازاد دەکرێن چەند ڕۆژەک و 2 ڕۆژ خەڵکانەکەن گلەی لەوە دەکەن یخۆ یاسایەوە قانونە تەنها ئەو چەند ڕۆژێک تەوقیف دەکرێت تاوەکو ڕۆژی دادگاییکردنەکەی دوای ڕۆژی دادگاییکردنەکەی ئیجراعاتی خۆی لەگەڵدا دەکرێت بەڵێ ئێوە کاک ئەمی شۆڕش ئەوەی کە زیاتر وەرزی بڵێنەوانی کە لە کاتی ببوورە لە کاتی جەژنەکانە لەو کاتانەی کە وەرزی سەیرانە ینی کێشەی چیتان زیاتر بۆ دروستە بێت چونکە گەشتیارێکی زۆر ڕۆکاتە ناوچە گەشتیارەکانی ڕاپەڕین و بێگومان خەڵکێکیش لەوانەیە هەم لە ڕاوماسی هەم ڕاوی ئاژەڵی تریش بکە بیکا بە فرسەتێک بۆ ئەوە لەو کاتانەیە چۆن کۆنتترۆلی ئەەکەن چۆن کۆنتترۆلی بارودۆخەکە ئەەکەن وڵا ئێمە کۆنتترۆلەکە بەشێک لە ڕێگاکان دەگرین بە فعلێ ئەنی بەشێک لە ڕێگاکان دەگرین ناهێرن خەڵکانێک نزیکەونەوە چکە هەندێک شوێن ماسی کە وەرزی گەرادانانیەتی ئێمە دەزانین هەر کاتە ینی هەر لە سەرەتای گەرادانانەوە کە دەست پێ دەکات لە سەرەتاوە دەزانین لەکوێ پاش دەڕۆژ ماسی بەرەو کوێ دەڕوا دەیتر بەرەو کوێ دەڕواتن ئەمە هەموو مەرحەلەکان لەگە ماسیەکانی لە دەوریانی ئەنی ئێستاکە پێشتر ماسی هەتاوەکو 15 چواریش دەهاتە ناو دەغڵودان گەرادادنێ ئێستاکە بە عکسەوە دێتە ناو ئەو چەوە لەنە ئەو چەوانە دێ ماسیەکە دێ گەرادادنێ زامە بە دەرەجەیەک لە ئەو شوێنانە زیاتر احتیفاڵ پێ دەکەین دوای ئەمە خاڵی چاودێریمان هەیە خاڵی برین هەر ڕەبایەمان هەیە لە سنووری ڕانیە چوار خۆڕنا تا دەگاتە پشدەر قەڵازە تقریبان 14 خاڵی سابتمان هەیە سابتت ڕەبایەکان بە بەردەوامی لەوێندەنە شەو ڕۆژ ئەو پۆلیسانەمان لەوێن مەفارێزیشمان هەیە گەڕۆک دەگەڕێن لە هەمان کاتیدا ئەو ڕەبایانە کە هەنە ئەو خاڵە چاودێریانە دابەش دەبن پۆلیسەکان دابەش دەبن هەر یەکە تا لەگە سنوورەکەی خۆی لێک دەداتەوە ئیتر تا حەدەکی باش
ئێمە توانیتمان کۆنتترۆلیکەین و باشیش کۆنتترۆل کرا الحەمدولillah سەرکەوتوو بووینە لەو پلان و بەرنامەی دامانایە ساڵ بە ساڵ باشتر دەبین دەتوانین برین ئەو ساڵ لە هەموو ساڵەکانی پێشووتر باشتر و سەرکەوتوتر بووینەوە و توانیتمان دەریاچەکە و سامانی ماسی بە باشترین شێوە پارێزین هەرچەندە خەڵکانێکی زۆریشمان گرتووە وەکو گوتم هەه کەس زۆرە 300 کیلۆ ماسیش دەستی بەسەر داگیراوە بۆ هەر ڕوونکردنەوەی بۆ خەڵکو و زۆر خاڵەکەی دەڵێ ئەو ماسێ چی لێ دێتن ئەو ماسێت تەڵعاان بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە مزایدە دەکرێت بە نوێنەرایەتی ئەوان و بە نوێنەرایەتی ئێمە مزایدە دەکرێت ئەو ماسێش ناکرێت خۆمە لە جەریدە نەشر ناکەین و لە تەلەڤیزیۆن ئەعلانیکەین تەنها چەند کاژمێرێکە ئەو ماسێ بۆگەنی دەبی بۆیە گەلک بە پەلا چێ لە دەوروبەرەکە بیتن ئەو ماسی هەیە دا پێشووتریش خەڵکانەکەی پەیوەندیان کردی یا ماسی فرۆشەکان پەیوەندیەکەن ئاگادار دەکردن یا پێیان دەگوترێتن ئەو ماسی هەیە دێن ئیتر بە شێوەی ئاشکرا دەفرۆشێت و پارەکەی دەگەڕێتەوە بۆ دادگا و بۆ وەزارەتی دادیش دەبێت بۆ وەزارەتی بەڵکات کە ئەمی شۆڕش من پرسیارێکی تر ئەەکەم سەبارەت بەوەی کە هەر سەبارەت خۆش بە پاراستنی ژینگە بە دەر لەوەشی کە پاراستنی سامانی ماسی کە ئێوە ئەو ئەرکەتان گرتوۆتە ئەستۆ لە کاتی قەدەغی ڕاوە ماسیە بەڵام پاراستنی ژینگەش ئەو کەسانەی کە ڕووەکەنە ناوچەکەی لای ئێوە بە تایبەتی لە ڕۆژانی جەژنا گەشتیارن هەندێک لەو گەشتیارانە گەشتیاری دەرەوەی هەرێمی کوردستان ئەگەر ئەوان سەرچ پێچیە بکەن لە ڕووی تێکدانی ژینگەوە ئێوە چۆن ئەجراعاتیان لەگەڵاکەن والله ئەو حالەتە نەبووە ینی بەڕاستی بە فعلی ئەگەر ئەوان بۆ تومەتبارکەی مەتاوکە تووشی حالەتێکی ئەوها نەبووینەوە ئەو خەڵکانەی کە دێن باشترن ئەو خەڵکانێک کە بەتایبەتی بۆ وەرزی بۆ ڕایی ماسی دێن ئەوە هەموو خەڵکی ناوچەکەیە خەڵکی تر ناتوانیتم بێتن ڕاوکاتن بۆ ڕاوکردنی باڵندە بە تایبەتی بازەکان هەیە وەختانێک عەرەب لە ناوەڕاستەوە هەندێک ڕاوسی عەرەب داهاتنە ناوچەکەمان بۆ ڕاوکردنی بازەک باس بەڵام ئەو ساڵ هەر نەهاتوونە لە بەرەوەی پارەکە هەندێکمان گرتن و ڕوبەڕووی دادگامان کردنەوە ئەو ساڵ هەر دیار نینە نەهاتوونەوە دەنا خەڵکی بێگانە لە ڕووی ژینگەەوە ئەمە تەنها پەیوەستین زیاتر بە دارستان و داربڕین و سیاز و ڤیلا و زیادە ڕۆیکردنە سەر زەویە کشت و کاڵیەکان و جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی کشت و کاڵ لەگەر دەستەی ژینگە هەموو ئەو ڕێنمایانێک کە ئەوان دەری دەکەن ئێمە ڕاستە خۆ جێبەجێ دەکەین و کار لەسەر ئەو ئیشا ئەو ڕێنمایی و بڕیار و یاسانی ئەوان دەکەین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەمید شۆڕشکاکە بەڕێوەبەری گشتی پۆلیسی دارستان و حەزیشڕاپەڕینەوە بدەم لەسەر بەڵێ فەرموو بەڵێ فەرموو زۆر سپاس بۆ ئێوە بەڵام ئەو ڕووکردنەوە لە دەڕۆژ ڕایی ماسی پێشکەوت ئێستا برادرانی کورساتی شەرگویان لێبوو بۆ خۆیان چەند بەلەوانێک گلەیان کرد کە دەڕۆژ پێش خراوە ڕایی ماسی ئەم ساڵەکە بە فعلی ئەو پێشخستە ئەوە ئێمە نینە ئەوە بەڕێوەبەرایەتی سامانی ماسی هەیە لە بەرسە بەڕێوەبەرایەتی گشتی وێنتەریە ئەوان بۆ خۆیان لیژ نەدێتن فەحسی ئاوەکە دەکەن حەڕارەی ئاوەکە وەردەگرن چەند ماسیەک دەپشکنن ڕاستەخۆ ئەوان بەگوێرە پسپۆرێکی خۆیان کاتەکە دیاری دەکەن ینی مەرز نییە هەموو ساڵ 15 دیاریکرایەکی ئەم ساڵ پێنجی سێ بوو دەڕۆژ هاتە پێشووتر وەرزی قەدەغەکە بە فعلی شتێکی باشیان کرد لەبەرەوەی ئەمە شەسما کرد کە ماسی کەڵەکەی کردووە و کاتی قەدەغەکردنی بەڵێ زۆر سپاس بۆ ئەمید شۆڕشکاکە بەڕێوەبەری گشتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین کە ڕاستەوخۆ لەگەڵمانە بسپاس بۆ زانیاریەکانت.